گەم بڵۆن پاشای دلایڤەر یەک دوو بیست خۆ ئاوا بیکەمە سەر ئارام شەیدە بینیم بەلوتی خواری یارەکەم دۆزیەوە بینیم بەلوتی خواری ئەی دیگە 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 مەسۆ میخۆمە دۆزی و مەسۆ دیگە 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 مەسۆ میخۆمە دۆزی مەسۆ دڵ شوێنی بۆ هەرزانە هەتا دەگاتە مەسۆ دڵ شوێن باز بۆ سارم کاتەوە فۆفۆفڵنا ئارام شەدە شیدە بەنکەمە سەری واو کار ڕۆپۆلیسم گەڕام بۆ یاری کوردستان شار بە شاری ئەمەن گەڕام بۆ یاری یارەکەم دۆزیەوە بینیم بەلوتی خواری یارەکەم دۆزیەوە بینیم بەلوتی خواری ئەی دیگە 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 مەسۆ میخۆمە دۆزی و مەسۆ دیگە 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 مەسۆ السلام عليكم باشا شكور